تیپی دێرینەکانی هەڵگورد توانی لا دێرینەکانی هەولێر باتەوە بێتە پاڵەوانێتی دێرینەکانی شاری هەولێر و دەوروبەری. پاڵەوانێتەکە بە بۆنەی یادەکانی ئادار و نەورۆز کرابەوە. 22 بەشداریان کردبوو. یاریەکان لەسەر یاریگای بنەسڵاوە ئەنجامدران. یاری کۆتایی تیپی هەڵگوردی بنەسڵاوە و هەولێر بەیەکگەیشتن. لە نیوەی یەکەم هەڵگورد زوو گورجی خۆی وەشاند و بە 3 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک پێشکەوت. لە نیوەی دووەمیش هەر تیپە گۆڵێکی دیکەی تۆمار کرد و یاری بە 4 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ بە سوودی دێرینەکانی هەڵگورد با کۆتا هات و بوونە پاڵ. ئەم خولە بە بۆنەی یادی ئادار و نەورۆزەوە بوو بۆ 22 تیپ کرابەوە خولی دێرینەکانە لەسەر ئاستی هەموو هەولێر و دەوروبەر بوو. خولەکە لە یاریگای سەفەر منتیق لە بنەسڵاوە دەڕوا. ئەمە ساڵانە چەند خولێکە کرێتەوە بۆ دێرینەکان بۆ هەموو تیپەکان ئەمە ئیمڕۆکە ژیاری کۆتاییە. دێرینەکانی هەڵگورد هەری بنەسڵاوە لەگەڵ دێرینەکانی هەولێر گەیشتنە یاری کۆتایی ئەم دوو تیپە. ئەو خولانە خۆی لە خۆیدا یەکتر بینینەوەی یاریزانە کۆنەکانە بەنسبەت ئێمەشکە گەیشتە بە یاری کۆتایی علاقی لە هەموو یاریەکانی یاریی باشمان ئەنجامدا، بەڵام ئەمڕۆ وەشی گوتی بە شێوەیەکی گشتی مۆفەق نەبووین پەچەندە خڵاتێکی فەردی و پاڵەوانێتێکمان لە دەستدا. فیرۆز باش لە تیپی بەرامبەر دەکەم. ریاضە زۆر گرنگە و دەتوانێت گەنج و پیرەکانی دوور بکاتەوە لە نەخۆشی و لە کۆمەڵی مەشاکلی تر وە سەحەتێکی باشی دەبێت وەگەڵن چۆن ئەقلی باش لە جەستەی باشدایە. بۆی دەستخۆشان لە یەکەم بەڕاستی دەستخۆشی لە هەموو ئەو فەریقە بە دێرینانەکەم کە بەشداریان کرد یاریێکی خۆش و ڕێکوپێک بوو ئەوە لە کۆتاییشدا ئێمە توانیمان سەرکەوتین بەدەست بێنین تۆ پیپێ هەروایە ئیتر دەبێت فەریقێک بیباتەوە. سوپاسی هەموو ئەو هاندرانە شەکەمی بنەسڵاو بە تایبەتی کە لێرە بوون و هانی تیپەکەی ئێمەیاندا.